کفنەمایش لەبەرە و هەر کەسێک شێوێ بڕوە بە بەسەر لاشەمانە بڕوە کفنی ئێمەش ئامادەیە. دوای 15 ڕۆژ لە گربوونەوەی دەرچوانی کۆلێژەکانی خانەخیر کە سەر بە زانکۆی گەرمیانە ئەمڕۆ هاتوونەتە سەر شەقامی سەرەکی کەلارخانەخین و ڕێگاکەیان داخستووە. من ئەمەوێ بڕۆمە لای ئەو دەرچوانە خۆیان. کاک ڕاژان سڵاو لێبێ، ئەمڕۆ هاتوونەتە سەر شەقامەکە و ئەم ماشە سپیانەتان خستۆتە سەر شانتان هۆکاری ئەمە چییە؟ سەرەتا بەخێر بێ. ئەمڕۆ ڕۆژی 15مە کە مانگرتنەکەمان دەست پێ کردووە لەم خێمەیە تر هەرچی بەپرس و هەرچی لایەن و حزب و کەسایەتی سیاسیە لەسەر ئاستە جیاوازەکانی کوردستان و عێراق سەردانیان کردویان تەلەفۆنیان کردووە، بەڵام هەر هەمویان بێتە سەڵات و هیچیان پێ نەکراوە. بە ڕاستی لەبەرکردنی ئەو کفنە لای ئێمەمە کفنە لەبەرمان کردووە بە هێمای ئەوەیە کە ئێمە هەموو ڕۆژێکمان مردن نەک تەنیا جارێک بمرین. کێشەکە لەوەدا ئێمە پاش چەندین ساڵ لە خوێندن تەواوکردنی خوێندن ئێستا هیچ کارێکی ترمان پێ ناکرێت لە خوێندن و زانست زیاتر. ئەوان کێشەی زەوی هەیە لە نێوان هەردوو حکوومەتی عێراق و کوردستان، هاتوون لە بڕی ئەوەی لە بینی خۆیان حەلیکەنەوە مشکلەیە کێشەی زەویەکە خەنە ئەستۆی ئێمە بڕۆنامەکانماندانی پێنانێن بۆ ئێمە بەردەوامی لێرە ئەو کفنەمایش لەبەرە و هەر کەسێک شێوێ بڕوە بە بەسەر لاشەمانە بڕوە کفنی ئێمەش ئامادەیە. باشە دەستەکان خۆش بە کاک ڕاژان. بەڵێ وەکەوەی بینن دەرچوانی ئەم کۆلێژانەی خانەخین کە سەر بە زانکۆی گەرمیانە لەسەر شەقامەکە دانیشتون و ڕێگاکەیان داخستۆ و نایانەوێ ئێرە چۆڵکەن. من ئەمەوێ بڕۆمە لای ئەو خوێندکارانە خۆیان. سڵاو لێبێەوە تاوەکوخی بەردەوام ببن لە گربوونەوە. کوردیم تەواوی وڵا عەربی توێنم قسە بکەم. باش تاوەکوخی لێرە بن. وڵا تا وەختی مەطالبمان تەحقیق بود، تا وەختی ئەی مەطلبە اعترافەنامان بارن ئیمەیشە اعتصام بوسیمن مع العلم اعتصامان سلمیە. باشە دەستەکان خۆش بێ. من ئەمەوێ بڕۆمە لای خوێندکاران خۆیان قسەی زیاتر بکەن. ئەمڕۆ زۆربەی خوێندکاران کفنتان لەبەر کردووە. ئەم ئەتانوێت چ پەیامێک بگەێنوە تاوەکوخی بەردەوام ببن لە گربوونەوە؟ والله كاكا إيمان مطلب وحيد مان اعتراف غاز طبعا شي لا إقليم كردستان إشي إيوه منطقي متنازع عليهاين يعني طرف إيماني تيدا لا حكومي مركزي إشد إيوه يعني لطرف كردستاني فإيمان لينا وراسة من ديمنا بدون نا اعترافنا لمدارس أهلية قبول ما كنا لماجستير قبول ما كان يعني تاكي ليوا. باشە چەند ساڵە خوێندن تەواو؟ والله إيش شانزة 2 ساڵە تەواو کردینە. إيش شانزة ساڵە يعني إيما يعني وتعب شي كشتي وبلاش. باشە دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکەوەی بینن ئەو دیمەنانە دەرچوانی کۆلێژەکانی خانەخین کە بیناکەیان لە زانکۆی بیناکەیان لە خانەخینە سەر بە زانکۆی گەرمیانن ماوەی 15 ڕۆژە لێرە گربوونەتەوە. وەکو ئەگەر دیمەنەکان ببینن ڕێگای سەرەکی کەلارخانەخینیان داخستووە و لێرە ئاسنگ بۆ شۆفێران دروست بووە و قەرەباڵەخێکی زۆر دروست بووە. ئەم خوێندکارانە داواکاریان ئەوەیە کە زانکۆی گەرمیان دانی پێدا بنرێت بۆ ئەوەی ئەمانیش ساڵانە کە لە سەر حکوومەتی عێراق دامەزراندن نەکرێتەوە بۆ ئەو خوێندکارانش بێبەش نەبن لەو دامەزراندندا تاوەکو کاتێ زانکۆی گەرمیان دانی پێدا نەنرێت ئەمانیش ناتوان لە سەر حکوومەتی عێراقدا بمەزێن و وەکو خۆشیان وتیان ئامادەنین واز لە مانگرتن بێنن و ئەمڕۆژ کفنیان لەبەر کردووە وەکو ئەوەی شێوازی ناڕەزایەتیەکانیان گۆڕیەوە تاوەکو جێبەجەکردنی داواکاریەکانیان کۆتایی با گربوونەوە نایەن.